تایبەت بە سامانی ئاژەڵ لە هەرێمی کوردستان ساڵ لە دوای ساڵ پرۆژەکان ڕوو لە زیادبوون دەکەن، بەڵام ئەوەی تێبینی دەکرێت لە ماوەکانی ڕابردوودا نرخی گۆشتی سوور بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بووە. لە کاتێکدا لە هەرێمی کوردستان خواست بۆ گۆشتی سوور زۆرە، بە جۆرێک هەر تاکێک ساڵانە پێویستی بە 14.4 کیلۆ گۆشت هەیە لە ساڵێکدا. تۆی خواستی ناوخۆ لە هەرێمی کوردستاندا بۆ گۆشتی سوور ساڵانە زیاترە لە 88,000 تۆن. ئەماش پێویستێکی زۆری بە هاوردەکردنی ئاژەڵە لە دەرەوە. هۆکاری بەرزبوونەوەی نرخی گۆشتی سوور چییە لە هەرێمی کوردستاندا؟ لە هەمان کاتدا ئەو پرۆژانەی کە وەک سامانی ئاژەڵ و گۆشتارگاکانن لەلایەن کەرتی تایبەتەوە کاری لەسەرکراوە چۆن چۆتە بواری جێبەجێکردنەوە لە بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆم بابەتە دەکەم. گۆشتی سوور یەکێک لەو خواردانەی کە خواستێکی زۆری لەسرە لە هەرێمی کوردستان. چەند مانگێکە نرخی ئەو بەرهەمە بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. ئەمە لە کاتێکدایە نرخی گۆشتی سوور لە وڵاتانیش نرخەکەی بەرز بۆتەوە. بەخێوکەران و فرۆشیارانی ئاژەڵ لە هەرێمی کوردستان باسی هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی نرخی گۆشتی سوور دەکەن لە هەرێمی کوردستان. وەکۆی کە بازرگانی و هاوردەی ئاژەڵ دەکەی بۆ هەرێمی کوردستان و بۆ هەولێری پایتەخت بە تایبەتی لە چەند وڵات و ئێستا ئێوە ئاژەڵ هاوردە دەکەن؟ وەکو هینانی حیوان لە دەرەوەی وڵات حالیان لە جۆرجیا دێ، لە بەرازیل دێ، لە سووریا دێ، لە ئێران دێ، لەو دەوڵەتانە زیاتر داخلی هەرێمی کوردستان دەبی ئەو حیوانە. هەولێر عالیان بۆرسەی حیوانیە. ئەو حیوانە ئەو تیزارەتەی لە هەولێرە دەکرێت لە هیچ دەوڵەتێکی قەنەعات ناکەم ئەو کڕن و فرۆشتنی بکرێ. ئەمانی پارەکەی کڕن و فرۆشتنەکەی هەتا بەغدا لێرە لە هەرێمی کوردستان حیوان دەبات. سووریا داخلی هەرێم دەبی، لە هەرێمیش دەیداتە بەغدا، سلێمانیا، دۆکە، کۆیە پێدادێ عەلا زاخۆ هەمووی لە ناو شاری هەولێری ئەو حیوانە داخلی شارەکان دەبێت. چۆن بوو لە پڕە ئەم نرخی گۆشتی سوور ئاوە بەرز بۆ؟ گۆشتی سوور لە هەموو دنیاە لە هەموو دنیای گۆشت بەرەوەستانە. بەس پێش 2 ساڵ لە دنیای بەرز بووەوە، بۆ لە ئێستا لە کوردستان بەرز دەبێت. کوردستان تەعسیری وەرەقەکەی و عەلەفەکە ئەو هەستانی دۆلاری تەعسیری لەسەر ڕەشەوراقی کرد و عەلەفەکە تەعسیری لەسەر کرد. لە هەموو دنیاش گۆشت بەرەوە هەرستە و باشە. ئێمە چەند ساڵ ئەومان نەکردەوە وەزارەتی کوشت و کاڵ بتوانین کە ژماری سەر ئاژەڵەکانی خۆمان گەورە و گچکەکان زیاد بکەین. حراق سەرۆ حیوانی نییە. پێشترێ احتیمالاتی چەندەها گوند ئەو حیوانەیدا دەبەستا دابەستی خۆی دەکرد. هەر گوندێک بە پێی دابەستی خۆی مارە بوو سەر ئێستا هیچ گوندێک تێدا نییە. حیوان تێدا نیە. ئەو حیوان هەموو هاوردە دەکرێت لە دەرەوەی وڵات. بەس ئەگەر حەقش دێ حکومەتی هەرێم ئەگەر بیوێ ئەو گۆشتی دابەزێنی ئێستا 1 کیلۆ گۆشتی ئەو گۆرکە 20,000 دیناری. گۆشتی ڕسمی ئەگە گۆشتێک تێدا نەبی 1 کیلۆ نەرمک لە 20,000 دیناری کەمتر بدەیت خەسارەمەندی. ئەو جوانەگە پێشترێ بە 4,000 دیناری بوو، ئێستا بە 7,000 دیناریە. دەگەیانە 7,000 دیناری 1 کیلۆ ئەو جوانەگای ئەم کڕتم لەو تازیرانە ئێرە 1 کیلۆ بە 7,000 دیناری. ئەو گۆشتە پێشترێ کیلۆی نەرمی کوێ بە 12,000 دیناری، ئێستا کیلۆی نەرمی کوێ لێرە بە 16,000 دیناریە. جوملەی کورتەکە لە دەست دوکاندارانە نەقز دەکات، سەوری دەکاتەوە لە 20,000 دیناری. دوکاندار کیلۆیە گۆشتی کەمتر بدات توش خەسارەمەند دەبێت. و حکومەتی هەرێمی کوردستان ئەگە بیوێ دابەزینی ئەو حیوانە ئەو گۆشتەی لە شاری هەولێرێ بکە دەتانی زۆر ڕێنمایی هەیە. ئەمە ئاگادارینەوە لە ئیشەکەی دەتانی حکومەت ئەو گۆشتی دابەزێت. چ بکە باشە؟ حکومەت لە جیاتی ئەوەی ئەو تازیرانەی ئەو شارەیان قڕۆخ کردیا لە بەرازیل ئەو حیوانە بە 2 فلوسیە بە 4,000 دیناری لە بەرازیل. ئەو جوانەگە ئێستا عالیان لە بەرازیل بە 4,000 دیناریە. زراعە حەقی وێ ئەو حیوانەی بەخۆی داخلی هەرێمی کوردستان بکە. ئەگە بیوێ گۆشتەکەی پێ بشێنیتن عقلەشی دەکەمەوە. ئەو حیوانەی بە خۆم دێنم لە بەرازیل ئینجا زەمانەیە هەموو دنیا احترافمان پێ دەکا. حیوانمان دەداتێ دەتانی حیوانی بین کەنجی زراعە دەتانی لە زیاتی ئەوانەی ئەو شارەیان قڕۆ کردی و حیوانی بەگران دەفرۆشن. حکومەتی هەرێم بە 4,000 دێنیم بە 5,000 دەدەمەوە بەس فی سەبیلی گۆشت بشێن. ئەگەر بە خۆی ڕۆلی چی دەبێت؟ خەڵک بازرگانان نامێ ڕۆلی خۆیان هەبێت. بازرگانان ئێستا یەک تازر داخلی هەولێرە دەکا و گای لە جیاتی ئەو تازرە داخل کە بە حکومەتی هەرێمی کوردستان داخل. وەڵا ئەو مانگە گران بوو، سعری بەرخی هەتا 8.9 چوو بوو، مەڕ 6,000 چوو بوو، بزن 6,000 چوو بوو، بەران تقریبا 6 چوو بوو. حیوانە خۆمان هەر نییە. ئەگە حیوانی ئێمە هەر زۆر گرانە بێ و خام شێن کیلۆ 10,000. ئەو نرخ ئەوەیە گرانیە حیوان لە هەموو لایەشی دێ. ئەگە بێتن لە بۆمە باشترە، لە بۆمە بێتن باشترە، لە هەموو لایەش دێ. بەس ئەگە لێرکانە نەڕواتن بازارەکە دەشتێ
پێشتر بەرخمان لێرکانەوە جملە دەکری بە 5,500 ڕعبەچی 5,600 ئێستا بە 8,000 7,750 7,900 بەخۆی سەرەتا هەموو مۆسیمە گۆشت دابەزین و هەرستانی دەبیتن هۆکارەکەش دیارە مەسەرەن ئێستا مەسەرەن ڕێش مەسەرەن سووریا نایە یان تورکیا نایە دۆلار هەردەستی ئەو شتانە هۆکارن زیاتر ئێستا مەسەرەن لە مانجی سێ هەتا چار سووریا هەموو سارێ ڕادەگری ئەوزە فترە مانگەک مانگونی وەک جارێ دوو مانگ ئێستا فترەی وها ئێستا هاتەوە تقریبا ئێستا لە 9,000 هاتەوە 7,800 و 7,900 و 7,900 و ئەوە کاوەڕ بەنەسەت بەرخیش لە 9,900 هاتەوە 8,000 ئەگە ئالی کارزانبی زایدن ڕقابە لەسەر ڕۆشنی حیوان هەبی ئێستا مەسەن لۆ جنوب 199 لێر دەڕوا جنوب حیوانی نییە هەموو لێر دەڕوا لۆ سلێمانی دەڕوا لۆ گەرمیان دەڕوا لۆ هەموو شارەکانی عێراق دەڕوا سامانی ئاژەڵ لە هەرێمی کوردستان مەڕ 3,112,876 سەرماڕ بزن 1,223,949 سەرماڕ مانگا 256,999 سەر مانگا گامێش 3,120 سەر گامێش ئەوەی تایبەت بە هەرێمی کوردستانە ئاژەڵی ناوخۆ ناتوانێت خواستی ناوخۆ پڕکاتەوە بۆیە زیاتر پێش بە ئاژەڵی دەرەوە دەبەسرێت ئەمەش بەمەرج و ڕێنمایی تایبەت ئەو ئاژەڵانە هاوردە دەکرێت و دوای پشکنین ئەو جا ڕێگایان پێدەدرێت ڕەوانەی گۆشتارگاکان بکرێت بۆ سەربڕین دەبینین ماوەی مانگێک زیاترە لە هەرێمی کوردستان لە هەولێری پایتەخت بە دیاریکراوی نرخی گۆشتی سوور بەرز بۆتەوە ئێوە بۆ پێیکە ئەزمونێکی چەند ساڵەتان هەیە لە گۆشتارگای هاوچەرخی هەولێرن هۆکارەکەی چییە؟ ئێوە نیە عالەمی ئەم شتە بەرز بۆتەوە ئەوەی کە زیاتر پەیوەندیدارە بە بابەتی بەرزبوونەوەی نرخەکان چەند هۆکارێکی زۆر زەق و ڕئیسین خۆتان دەزان چەند ڕۆژێکە دۆلار ڕووی لە دابەزین کردووە پێشتر گرانبوونی نرخی دۆلار هۆکارێکی هەرە سەرشی بوو بۆ بەرزبوونەوەی نرخەکان خاڵی یەکەم خاڵی دووەم بەڕاستی حەقی تەحویلی دۆلار بۆ ناردنە دەرەوە بۆ ئەو وڵاتانی کە ئاژەڵی لی هاوردە دەکرێت لە 100.3 بۆ بە 105 ئەوانە بۆ نمونە ئەگەر کەسێک ئاژەڵی لە دەرەوە لە وڵاتی چۆک و بەرازیل هاوردە بکرد بواە کە وڵاتێکی ڕێگە پێدراوە بۆ هاوردەکردنی ئاژەڵ لە هەر ملیۆن دۆلارێک بۆ نمونە 100.3 دەدا بەڵام ئێستا مەجبورە 4 بۆ 4.5 بدا کە بە تاکید ڕێژەکە دەڕواتە سەر نرخی ئاژەڵەکە ئەوە خاڵێکی دیکەیە لە هەمووان گرنگتر بەڕاستی بەرزبوونەوەی نرخ ڕەهەندێکی لە مێژینەی هەیە واتە پێشبینی دەکرا لە ساڵانی ڕابردوو ئەم نرخانە بگاتە ئەوەی ئێستا و زیاتریش بەرز بێتەوە بە هۆکاری وشکە ساڵی زۆر باشە ئێوە ئەزمونێکی چەند ساڵەتان هەیە بەرز و نزمی نرخی گۆشتی سوورتان زۆر بینیەوە ڕەنگە زۆر شت هەبێ پرسیارەکان ئاراسی بە تایبەتی تۆ کرابێتن باشە چۆن وا بکەین نرخێکی نیمچە جێگیر ببێت لە مەسەن لە گۆشتی سوورە پێویستە پێداچنەوە بە باز و ڕسومات بکرێتن بەڕاستی بۆی بتوانین کەمی پێویست لە سامانی ئاژەڵ داخلی وڵاتەکەمان بکەین کە بە تاکی ڕێژەیەکی یەکجار زۆری لە دەرەوە هاوردە دەکرێت خاڵی دووەم پەرە بدرێت بە سامانی ئاژەڵ بۆ ساڵانی داهاتوو بە دابینکردن و بە دەعمکردنی ئەو خەڵکی کە خەریکی ئاژەڵداری و بە خێوکردنی ئاژەڵە واتە حەلەکی درێژخایان بە دانانی پلانێکی تۆکمە و ڕێک بۆ بژانەوە بە سامانی ئاژەڵ خاڵی دووەمیش لە ئێستادا کە پێویستە بکرێتن خۆشببختانە کە پار بەڕێز سەرۆکی حکوومەت هەنگاوێکی خێرای ناکە سوودی 100% هەبوو بە پێداچوونەوە و لادانی هەندێک لە باج و ڕسوماتەکان کە ڕێژەیەکی یەکجار زۆر داخلی کوردستان کرا بەڕاستی پێویستی بە هەنگاوێکی دیکەی لەو زۆرە هەیە بە سوپاسەوە بۆی بتوانین پەرە بدەین بە ڕێژەیەکی یەکجار زۆر ئاژەڵ داخلی هەرێمی کوردستان بێ هەم بۆ بەخێوکردن هەم بۆ سەربڕینیش ئەوە بە تاکید نرخەکان ڕوولەدا دابەزین دەکەن بابێمە سەر گۆشتارگاکان لە ئەوەی خۆتان بە تایبەتی لە هەولێری پایتەخت دەبینین زەختێکی زۆری لەسرە و لە هەمان کاتیشا پێویستی بە خزمەتگوزاری بەردەوامی هەیە ئێوە خزمەتگوزاریەکانان بێبەرامبەرە ئێوە کەرتێکی حکومین ئەم گۆشتارگایی ئەوە پێویستی بە نۆژانکردنەوە نییە پێویستی بە بەشکردنەوەی بەشی هۆڵی زیاتر نییە
خۆی بە تاکی دەتوو لەگەڵ گەورەبوونی شار ڕەنگە وەکو پێویست نۆژەنکردنەوەی بۆ نەکرابێتن بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە لەوانە هۆکاری هەرە سەرەکی بەڕاستی دابین نەکردنی شوێنێکی بەدیلە تا بتوانین کاری نۆژەنکردنەوەی تێدا بکەین خاڵی یەکەم خاڵی دووەمیش ڕەنگە لەو چەند ساڵی ڕابردوو لەبەر وجودی قەیران و ئەو وەزعی هەیە ڕەنگە وەکو پێویست دیسان بەڕاستی هاوکاری نەکرابین ئەو بەڕاستی پێویستی بە هاوکاری بەردەوام هەیە پێویستی بە زیادکردنی شوێن هەیە و بە نووسراویش داوامان کردو کاری لەسەر دەکرێتن هیوادارین لە زووترین کات بەڕاستی پەرە بدرێتن بە نۆژەنکردنەوەی کوشتارگەکەی من قسە لەسەرەوەی خۆم دەکەم کوشتارگەی هەولێرکە فەرمانگەیەکی حکومی و کوشتارگەکانی تریش بە شکلشی عام لەبەرەوەی بەدڵنیایی وەکو هەر فەرمانگەی دیکە و زیاتر لە هەر فەرمانگەیەکی دیکە پەیوەندی ڕاستە خۆی بە ژیانی هەموو خەڵکەکەیە لەبەرەوەی دابینکردنی گۆشتە بۆ ناو شار و دەوروبەر. هاوردەکردنی ئاژاڵ بۆ هەرێمی کوردستان بەرازیل بەڕێژەی 165 جۆرجیا بەڕێژەی 140 ئەرمینیا بەڕێژەی 135 سووریا بەڕێژەی 135 تورکیا بەڕێژەی 105 ئایا نرخی گۆشتی سوور لەو نرخەی ئێستادا دەمێنێتەوە؟ خواستی ناوخۆ بۆ گۆشتی سوور چەندە لە هەرێمی کوردستان؟ وشکە ساڵانی ڕابردوو چ کاریگەریەکی هەبووە لەسەر سامانی ئاژاڵ لە هەرێمی کوردستان؟ پلانی حکومەت و وەزارەتی کوشتوکاڵ چییە سەبارەت بەو بابەتە؟ چۆن وا بکرێت نرخی گۆشتی سوور جێگیر بکرێت لە بازاڕەکاندا؟ کاکیراز لە هەرێمی کوردستان ماوەیەکە دەبینین نرخی گۆشتی سوور بەرز بۆتەوە. ئێستا ئەگەر بڵین ئەوە جەژنیش تەواو بووە، ئایا خەڵکی هەرێمی کوردستان ئەوەنە گۆشتخۆرن و خواستێکی زۆری لەسەر و نرخەکان بەرز کردوێتەوە؟ طبعاً بەپێی تەقدیرات ئەوەی کە دانراوە لە هەرێمی کوردستانە بۆ هەر تاکێک 14.4 کیلۆغرام وەکو پێویستی هەر فەردێک لە هەرێمی کوردستانە دانراوە. بەم پێش بێت هەرێمی کوردستان ساڵانە پێویستی بە 88,000 تەن لە گۆشتی سوورە بۆ دابینکردن لە بازاڕەکانی هەرێمی کوردستان. ئێمە ئەو ڕێنجەمان پێویستە. بەڵام ئەوەی کە بابەتی گرانیەکە و بابەتی بەرزبوونەوەی نرخ خواستەکە جێگیرەوە مەسەن ئەتوانین بڵێن بەڵام ئەوەی گۆڕانکاری بەسەرا هاتووە چییە؟ ڕاستە بە پێی مەواسم و پێی بۆنەکان و پێی مناسەبات خواستە گۆڕێ لەسەر گۆشتی سوور، بەڵام بە شێوەیەکی عام ئێمە لە هەرێمی کوردستان ئەو ستاندەردەمان هەیە و لە کوردستان ئەوەندەی پێویستەوەی کە باسمان کرد. باشە هۆکارەکانی دیکەی پشتەوەی کە گۆشتی سوور گەیشتەوە ئاستەی کە بە تایبەت لە مانگی ڕەمەزانە و ئاگامان لێ و نرخەکان بە شێویی بەرچاو بەرزبوونەوە ئەتوانین ناوی بنین جەمعی هۆکارەکان یان کۆی هۆکارەکان وای کرد هەمووی لە یەک کاتا کۆ بۆ ئەوەی لێکەوتەوە کە نرخی گۆشت بۆ شێوە بەرز بووە. بەڵام ئەوەی کە هەیە هۆکارەکانی دیکەی پشتەوەی کە توانین بڵین گۆشتی سوور هۆکارم بۆی کە گۆشتی سوور بەرز بێتەوە. طبعاً گۆشتی سوور مربوطە بە بۆرسەی جیهانی، یەک بابەتی علاف بابەتێکی گرنگە لەبەروی سەتا هەفتای تێچووی بەرهەمێنان ئالیکەوە تەحەکوم بەوە کات نرخی گۆشت بە چەند بخرێتە بازاڕەوە یان بەرهەمەکانی تری سامانی ئاژەڵ بە هەمان شێوە. ئایا ئاژەڵی ناوخۆ ئەوانی کە لە ناوخۆیە دابەستەیەکەن گەورەیەکەن بە خێوی دەکەن تا چەند دەتوانێت خواست و پێداویستی ناوخۆ بڕکاتەوە؟ ینی ئێمە هەرێمێکین چۆنڵی لە چاو وڵاتانە ژماری دانیشتوانەکانمان زۆر نییە ئایلانەی کۆنتترۆلکردن لە لای ئێمە وەکو هەرێمی کوردستان مەسەن هاوشێوەی ئارامیەکە دەتوانین ئەم بابەتەش کۆنتترۆلکە ئاژەڵی ناوخۆیی تا چەند توانیوێتی خواستی ناوخۆ بڕکاتەوە. تەمە کە باسی ئاژەڵی ناوخۆیی یەکەین ئێمە دوو جۆرە بەخێوکردنمان هەیە لە هەرێمی کوردستانە. ئەو شێوازە تەقلیدی لە گوندەکانە هەیە ئەو بابەتی مەڕداری و بابەتی بەخێوکردنی ئاژەڵی گەورە بۆ شێوازەی کە بە شێوەی پچڕپەچڕەوەش ژمارەی کەم و هەندێک جاریش بە ژماری زۆر کە لە گوند و دیاتەکان هەیە کە پشت بەستووە لە وەڕی سروشتی و بەخێوکردنی سروشتی و بەشێکی دیکەمان هەیە ئەو پرۆژانی کە لە هەرێمی کوردستانە هەن بە تایبەت پرۆژەکانی قەڵەوکردنی گۆلک باشە لێەوە لەو سەرچاوانەوە دەستمان دەکەوێت. ئەم هەردوو سەرچاوەکە ئێمە لە هەرێمی کوردستانە باسی ئەومان کرد تمان 88,000 تەن گۆشتی سوورمان پێویستە بۆ دابینکردن بۆ بازاڕەکان. ئێمە توانین بڵین لەو 88,000 تەنە 48,000 تەنی لە نەتیجەی بەرهەمی ناوخۆیان ئەتوانین بڵین لە بەرهەمی ناوخۆ دەستمانەکەوێت و 40,000 تەنەکەی بە هاوردن چ لە ڕێگای ئاژەڵی زیندووە و چ لە ڕێگای
هاوردەکردنی گۆشتی بەستوو بۆ بازارەکانی هەرێمی کوردستان دابین نەکرێت. ئەم بەڵانسە بە ڕێگای هاوردن ڕایگیرەکرێت بۆی نرخ بە شێوەیەکی غیر تەبیعی و ناسروشتی بەرز نەبێتەوە. حەزەکەین ئاماژە بەوە بدەین تاکە بەرهەمی کشتتوکاڵی گۆشتە کە بەرزبوونەوەی نرخەکەی کاریگەری سلبی زیاترە وەک لە ئیجابیاتی. لەبەرچی لەبەرەوەی کاتێک کە ئاژەڵدارێکی کوردستان یان خاوەن پرۆژەیەکی کوردستان ئەگەر ئاژەڵەکانی یان نرخی گۆشت بە شێوەیەکی غیر تەبیعی و ناسروشتی بەرز بووە، ئەمە ئاژەڵدارە خاتە دۆخێکەوە چۆن بڵێ سەرجەمی ئاژەڵەکانی بفرۆشێ. سەر ئاژەڵمان لە هەرێمی کوردستانە ڕوو لە زیادبوونە یا هەر ساڵانە لەو ژمارەی خۆیەتی نەکەمەکە و نەزیادەکە. بابەتی کەمبوون و زۆربوون ڕەبتە بە بابەتی کەشوهەواوە، ئەو گۆڕانکاریانی لە کەشوهەوا ڕوەداوە. بابەتی هاوردە ئەتوانین بڵێن بۆ شێوازە کاریگەری لەسەر بەرهەمی ناوخۆ نابێت، لەبەری بەرهەمی ناوخۆی خۆمان سمعەیەکی هەیە لە بازارە، یعنی چەند بەرهەمی دیکەی دەرەکی هەبێت لە بازارەکانی هەرێمی کوردستانە، بەڵام بەرهەمی ناوخۆ جیا ئەکرێتەوە و بەرهەمی ناوخۆ لەلایەن هاوڵاتیانەوە خواستێکی زیاتری لەسرە. بابەتی هاوردن بۆ بابەتی ڕاگررتنی باڵانسەوکو ئاماژەم پێدا بۆی نرخ بەرز نەبێتەوە، جوتیار نەکەوێتە دۆخێکەوە لەبەر نرخە بەرزیەکەی بچێت هەموو ئاژەڵەکانی بفرۆشێ بە ئاژەڵەمەیەکانیشەوە. زۆر باشە. بابەتێکی تر هەندێک کە دەیبەستنەوە بە گرانبوونی نرخی گۆشتی سوور لە هەرێمی کوردستان، ئەڵێن قەدەغەی هاوردەی هەندێک وڵاتە، ینی چۆنڵی ئاژەڵ لە هەندێک وڵاتەوە قەدەغە کراوە کە بێتە هەرێمی کوردستان بۆیە نرخەکەی بەرز دەبێتەوە. طبعاً هیچ وڵاتێک لایەن وەزارەتی کشتتوکاڵەوە قەدەغە نەکراوە بۆ هاوردنی گۆشت تا ئەو کاتێ ئەو وڵاتانە ئیشکالی تەندروستیان نەبێت. هەموو وڵاتەکان کراون بۆ هاوردن ئەسڵەن کۆمەڵێ دوای گرانبوونی نرخەکەی کە نرخی گۆشت کە لە ماوەکانی مانگی ڕەمەزانە هەمومان ئەگامان لێبوو بە نرخێکی بەرچاو، ئێستا خۆشبەختانە وردە نرخەکان هاتوونەتە خوارەوە لەبەرەوەی ئاژەڵی خۆشمان مەوسمی پێگەیشتنی بەرخی خۆمانە، ئاژەڵی خۆمانە. ئەمە شواکات کە نرخ تەوازنێک بۆ بازار بگەڕێتەوە، باشە نرخ بە شێوەیەکی دیکە با بڵێن جارێکی دیکە بێتە خوارەوە لەو ئاستەی خۆیان نەمێنێتەوە. هیچ وڵاتێک سانسۆری لەسەر نییە و هیچ وڵاتێک قەدەغەی لەسەر نییە، بەڵام ئەو وڵاتەکان خۆیانن بە تایبەت وڵاتانی دراوسێ لەبەرەی گۆشت لە وڵاتانی خۆشیان گران بووە ئەوان قەدەغەیان کردووە، مەسەڵەن ناوە دەرگەکان داخن بۆ ئەوەی نرخ لە وڵاتەکانی خۆشیانە بە شێوەیەکی بەرچاو بەرز نەبێتەوە. پرۆژەکانی بەخێوکردنی سامانی ئاژەڵ لە هەرێمی کوردستان، بەخێوکردنی مەڕ و بزن 74 پرۆژە، بەخێوکردنی مانگای شیر 83 پرۆژە، قەڵەوکردنی گۆلک 86 پرۆژە. مەرجەکانی هاوردەکردنی ئاژەڵ بۆ هەرێمی کوردستان دەبێت بە ڕێژەی 175 بۆ بەخێوکردن بێت و بە ڕێژەی 125 بۆ خواردن بێت. لەگەڵ ئەوەی ئێستا حکومەت دەیەوێت لە چوارچێوەی یاسا و ڕێنمایەکان زیاتر گرنگی بە پرۆژەی بەخێوکردنی ئاژەڵ بدرێت لەلایەن کەرتی تایبەتەوە چەندین پرۆژەی گەورەش ئێستا لە بواری جێبەجێکردندایە و لە ئایندەیەکی نزیکدا تەواو دەکرێت. ئەمەش دەبێتە هۆی بوژانەوەی سامانی ئاژەڵ لە هەرێمی کوردستاندا. ئێستا حکومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرفراوان ئاسانکاری بۆ بەرهێنان ناوخۆیەکان دەکات، بە تایبەتی بۆ کەرتەکانی پیشەسازی کشتتوکاڵی و بازرگانی. ئەوەی کە هەیە تایبەت بە کەرتی کشتتوکاڵ و سامانی ئاژەڵە لە هەرێمی کوردستان کە ئێستا ئەم کەرتە زۆر بە فراوانی کاری تێدەکرێت. بۆیە ئەمە دەرئەنجامی هەموو ئەو ئاسانکاریانەیە کە کابینەی نوێیان بۆ بەرهێنە ناوخۆیەکانی کردووە، لەسەر و هەموو شێوە ڕەخساندن و دەرفەتی کارە بۆ گەنجانی هەرێمی کوردستان. تەنها لەم پرۆژێدا زیاتر لە 5,000 هەلی کار دەستەبەر دەبێت بۆ گەنجانی هەرێمی کوردستان. بۆیە بە تەواوبوونی ئەم پرۆژەیە نەک دەرفەتی کار بەڵکو سامانی ئاژەڵ یاخود سەر ئاژەڵەکان لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوون دەکات. دەڵێن وە بەرهێنەر ناوخۆیەکان زۆر جار بە دوای ئیشی ئاساندا دەگەڕێن، زۆر کەم دەستنە بابەتی سێکتەرەکانەوە. ئێمە ئێستا لە پرۆژەیەکی تایبەتە بە سامانی ئاژەڵ وەکووە بەرهێنەرێکی ناوخۆیی چۆن بوو کارتان لەسەر ئەم پرۆژەیە کرد؟ ئەو پرۆژە هەڵبەتە من ماوەی چەندین ساڵە خەریکی بوومە، چەندین ساڵە ڕۆیشتووە و بگرێت لە دەرەوەی وڵاتیش من
ئەو کارم کردووە و تۆزێ بەقەت خۆم زانینیم هەیە لەو پرۆژەیە و دەزانم چۆنە و هاتوومەتەوە ئێرکانش جارێشتر ئەو پرۆژەیە لە کوردستان بکەین و بتوانم ئەوەش بتوانم هەتا چەند دەرفەتم دەبێتن بتوانم وا بکەم ئەم بازارە بە بازارێکی دنیا ببەستمەوە ببێتە بۆرسەیەکی گۆشت و ئاژەڵ لەگەڵ هەموو دنیا هەرچەندە هەولێر ئێستا بۆتە بۆرسەیەکی گۆشت و مەڕووماڵات دابش دەکرێت بەسەر هەموو دنیا و ئێستاش ئێمە بتوانین زیاتر ئەهمیەتی پێ بدەین زیاتر ئیشی باشی بۆ بکەین بتواندرێتن زۆر لەوە زیاتر بێتن کە ئەوەی چاوەڕوان دەکرێت. کاکردەوە پرۆژەکە لە چی پێکاتەوە تەنها بۆ چۆڵی ڕاگررتنی ئاژەڵە یا بەشی تێدایە کارگەی تێدایە؟ پرۆژەکە پێکاتوە لە سەربڕخانەیەکی زۆر مۆدێرن بە هەموو بەشەکانیەوە ڕۆژانە 3000 ئاژەڵی زیندوو دەتوانێت سەر ببڕێتن ئاژەڵی بچووک و 500 ئاژەڵی گەورە لە 8 ساعت کارکردن و خەتێکی تایبەتیشی هەیە کەوا بۆ دو ڕۆژ دەتوانرێت بەکار بێتن بۆ زیاتر بکرێت و کارگەی گۆشتی بە هەموو بەشەکانیەوە تێدایە هەم لە ڕووی هەمبەرگەر و گۆشتێکی تەندروست و هەروەها لەوەی کە بتواندرێتن بە ئاسانی لە بازارەکان دەستکەوێتن بە کوالێتێکی بەرز هەروەها کارگەیەکی پاشماوەی ئاژەڵ بۆ پەین بەکاردێتەوە بۆ کشت و کاڵ ئەوەش خۆشبەختانە تازەیە لەبەرەوەی شوێنەکە پاشماوەیەکی زۆری دەبێتن بۆ ئەوەی فڕێ نەدرێتن ئەو پاشماوەیە دەتوانین بۆ جارێکتر بەکاری بێنینەوە کارگەیەکی پاشماوەی ئاژەڵی تێدایە و هەروەها لە ناو قەسابخانەکە خودی قەسابخانەکە کارخانەی هاڕینی هێسک و خوێن و ئەو پاشماوانی کە ئاژەڵ پاشماوەی خوێن و گۆشت و شتەکان دەمێنێتەوە بتوانین بەکاربینێ بۆ مادەی پرۆتینات ئێستا لە دنیا ئەوە باوە هەتا بتوانین مادەی پرۆتیناتێکی زۆر بتوانین سەرکەوتو بدەینە ئەو پەلەوەر و ماسی کە ئێستا لە کوردستان ناڵێم هەموو شتەکان خراپە بەڵام دەتوانین باشتری بکەین. کاکردۆ لە ساڵانی ڕابردوو لە هەرێمی کوردستان وشکە ساڵی بوو ینی لەم ساڵیشا بە تایبەتی وای کرد بەشێکی زۆر لە ئاژەڵەکانمان ژمارەیان کەم بێتەوە یا ئاژەڵدارەکان بیفرۆشن پرۆژەی لەم شێوەیە چۆنڵی هاوکار دەبێت یاریدەدەرێکی باش دەبێت بۆ زیادکردنی سەر ئاژەڵەکان لە هەرێمی چەند بە گەورە و بچووکەوە ئەکید زۆر ئەوە دەبێت ئێمە خۆمان دامان ناوە ینی دامان ناوە لەوانەیە ئەوە تەنها وەکو یەکەم جار ئەوە ڕابگەینین بێ بەرامبەر هەندێک خەڵکی شارەزا بینین لە دەرەوە بێتن لێرکوانە چۆن بتوانین ئاژەڵی ناوخۆیی وا بکەین ببوژێتەوە جارێشتر بتوانین تام و چێژەکەی جارانی خۆی بەدەست بێنتەوە بتوانین لێرکوان لە ڕێی ئەو فێرگەیانی کە ئەمە دەمانەیە لە مێشتی خۆمانەوە بۆ ئێرە بکەین و لەوانەیە لە کاتێکی نزیکدا ئەم کارە بکەین هەرچەندە من وا بەنیازم ئەو پرۆژێش وەکو خۆبەخش بدەم بە حکوومەت کە بڵێم من بەنیازی شتێکی والەم و دەشیکەم و لەبەرەوەی بتوانین حکوومەتەکەی خۆمان و خەڵکی خۆمان بەرەو پێش بەرین بۆ ئەو کارە. مۆڵەتەکانی بازرگانی لە هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو بۆ کەرتەکانی تەندروستی و خۆراک و کشتتوکاڵ و سامانی ئاژەڵ و پیشەسازی لە ساڵی 2019 11730 مۆڵات دراوە. لە ساڵی 2020 ئەم ڕێژەیە هاتۆتە خوارەوە بۆ 6790 مۆڵات. لە ساڵی 2021 12000 مۆڵەت دراوە. لە ساڵی 2022 ڕێژەکە بەرز بۆتەوە بۆ 14000 مۆڵەت.